نەک لە پارێ خستە خارج گوتم با خێرەکە لۆم چونکە خێر ئەمن خێرم خۆشتر دەوێت لە داک و بابیشم لە داک و بابم تەسەوڕ بکە خێرم خۆشتر دێ لە مندارەکانم خێرم خۆشتر دێ لە خێرزانم تەنانەت خێرم خۆشتر دێ لە خۆشم بنص آيات القرآن يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه خير قورتي لداكو بابش أو لاقي من بوفايا روجي بين زاران بيم دشوم كدزنيجي دشومو همو حفتانان خاوني دكم وبصابوني بلا موفايني روجك دي رام ناقريتن بلا أملا سقسي خمرادوس ما قد بيش من منيتن چونك دزانم سيشت مان دوي أما نان مان دوي بارا مان دوي ناو مان دويتن شهرة مان دويتن وخێریشمان دەوێتن نان دێو دەڕوا دڵنیابن نان دێو دەڕوا پارە خوا بەخۆی دەنێریتن تێدەگەی پارە دێو دەڕوا پارە مهم نییە بەس ناو وەکو کتاب نووسی نیە زۆرماندی دەبێت تا دروستی دەکەی بەڵام بە 5 دقەی دەستێتن لۆیەکە دەبی وریای ناوەکەم ناو کە ڕۆی نایەتەوە سێمینیان کە شتێکە کە دەمێنێتەوە خێرە چونکە ناو نان هەتا قەبرستانی لەگەرم دێتن وەچی من مردم عالەمەت حەم کازم بکە بە من چ هیچ دەوری نییە لە بۆ من بەڵام خێر دەمێنێتەوە سەدەقە جاری دەمێنێتەوە خێر دەمێنێتەوە لە ناو قەبریشم بەردەوام لۆم دێ لۆیەکە خێریش گەورەترە تەنانەت خێر گەورەترە لە حەج و عومرەی خێر گەورەترە گوتم لە داک و بابی تەسەوڕکە لە خۆت گەورەترە لە حەج و عومرەی گەورەترە لە بەڕۆژبوونی گەورەترە چونکە چێ فێرم دەکە ئەوە ئەو خوا فێری کردیمە خوای گەورە دەرێتن لە شەهید بوونی گەورەترە لە شەهید بوونی شەهید بی یەک شەهید بی لە پێناو خوای گەورە بەسەروەت و سامانیەوە شەهید ببیتن لە پێناو خوای گەورە خێر گەورەترە دەزانی بەچێوە دەرێ ئەمرق نارێم خواوە دەرێتن خوا وەسفی خێری دەکا چونکە دەرێتن لە ڕۆژی قیامەتێ کاتێک کە زەندی دەکرێنەوە دەرێ خوای بمگەڕێنەوە دنیاە لەبەر چ لەبەر ئەوە شەهید ببمەوە نا لەبەر ئەوەی حەجی بکەم عومرەی بکەم نێژێ بکەم نا لەبەر ئەوەی عەمەلی ساڵح بکەم ئەها يعني خير خوا وصفي دكا لقرآني لما شهدي قيامتي باز دكا لما لوي خير زور قوريا أما هتا استاكا 37 مليون دينار خلق كرديتي خير هاتي قلتي خير كم بدوا دايت موا ناوكاني باريز زراوة 37 مليون دينار كا خلق كرديتي خير كمان لو قراندي توا 37 مليون دينار هذا استاكا لا سيكز او خيري كرديا دوانيان داچي مردبو يكش نازان تفاصيل كي كوبو بس دوانيان دزانم كدا چا مردبو عطفيان زولابو یەکەشیان چی گوتی ئەمن مندارەکەم لە جامعەی وەرگیرایە پارەش منیە کەس پارەم نادەتێ بە قەرز ئێستا من کوڕەکەم دەنێرمە جامعەی ئەهلی دەرەجەی نەهینایە پارەش منیە پیاوەکەم لەسەری کردیمە ئەتو پارەت بریتە خستەخانەی مهرەبانی ئێستاش لە بۆ مندارەکەی خۆم ئیشمان چ هەنیە زەڕوری ترە ئیدی وا تێگەیشت بوو پەشمان ببوو لە خێرەکەی هاتبوو ئەدێ من چێ پارێک جامعەی مندارەکەم بداتن ئەمە پارەم بابەت و خێرت کردی ئێلۆ دەتکرد دەستم گرتبوو بیرم ئیلە خێرەکەی بکە ئەدی من چ لە مندارەکەم بکەم ئەتوش خێری بە من بکە بابا ئەو پارەکە دامەوە یەکەچ کەشان گوتی خێرەکە بالۆ خۆت بیگوتم ئەو دامەویش تێدەگەی سێ کەس ئەوە ناوەکانیشان پارێزراوە لە حیساباتی وەسڵەکانیشان هەیە و کە خێریشان کردیە لە وەسڵی خێر نووسیتمان ئەو کەسە هیچ مافەچی نییە لەکنەم لەسەر هەموو وەسڵە خێرەکانیش ئەوان نووسرا چکۆ بیستە محکەمەش دەدۆڕێنی 100% دەزانم بەڵام ئەمن لەگەر ئەوەیدا لێرە شۆ دەرم هەرێ خێری کردێ پەشمانە لە خێرەکەی خۆی ئەم دەکردمەوە چونکە خێرم لە خۆم خۆشتر دەوێتن لە داک و بابشم خۆشتر دەوێت میهرەبانی دڵسۆزی و لێزانی